لەنێو ئەم گرتووخانەیەدا ژمارەیەک منداڵی تەمەن جیاواز هەن کە هیچ تاوانێکیان ئەنجام نەداوە. ئەم منداڵانەی لەم ژوورەدا کۆکراونەتەوە لەگەڵ دایکیاندان چونکە دایکیان بە تۆمەتی جۆراوجۆر دەستگیر کراون. بە مەبەستی خزمەتکردن و دوورخستنەوەیان لە دنیای گرتووخانەکان دوو پەرلەمانتاری کوردستان بە هاوکاری فێرگەی برادۆست ئەم بەشیان لەنێو گرتووخانەی گرتن و گواستنەوەی ڕانیا بۆ منداڵەکان کردوتەوە. دیارە ئەوەی کە دەرکمان پێکرد بەداخەوە دەڵێم کۆمەڵێک منداڵ لەگەڵ ئەو گرتووخانە لەگەڵ دایکیان بوو. دیارەمە پێمان باش بوو کە ئەو منداڵانە بۆ ماوەیەک کە لەگەڵ دایکیان دەبێنەوە بەشێکیان بۆ جیا بکەینەوە لەگەڵ هەوڵەکانمان لە هەموو لایەک خۆشبەختانە فێرگەی برادۆست ئەو ئەرکەی خستە سەرشانی خۆی کە ئەو بتوانێت لێرە ژوورێکان بۆ بکاتەوە وەکو باخچەیەکی ساوایان لێرە پەروەردەیان بکەن. لە گرتووخانەی ڕانیا 8 منداڵ هەن کە منداڵی 3 ئافرەتن و لەگەڵ دایکیاندا شەو ڕۆژەکانی نێو گرتووخانەکە بەڕێ دەکەن. ئەو ئافرەتانە تا ئێستا حکوم نەدراون و چاوەڕوانن دۆسیەکانیان لەلایەن دادگاوە یەکلایی بکرێتەوە. منداڵەکانمان دووەند، یەکێکیان نەبێت ئەوانی دیکەیان نەیان دەزانی ئەو شوێنەی کە تێیدان زیندانە. ئەوان ڕۆژانە بۆ ماوەی چەند کاتژمێرێک لەلایەن دوو مامۆستاوە سەرپەرشتی دەکرێن و کەشوهەوایەکی منداڵانیان بۆ دروست کردوون. فێرکردنی مناڵانی ناوسجنکە لەگەڵ کەسوکارەکانیان کەوتونتەوە یەکێک لە نوێترین پرۆژەکانێتی کە ڕاستەوخۆ بەوەی سافێکی تایبەتی مامۆستا و کەلوپەلی فێرکاریەوە سەرپەرشتیاری ئەکات. 4 لەو منداڵانە خوشک و برای یەکترن. ئەوەی ئەمانە لە 4 منداڵەکەی دیکە جیا دەکاتەوە ئەوەیە کە لە نازی دایکیان دوورن چونکە پێشتر دایک و باوکیان لە یەکجیا بوونەتەوە و باوکیان لە گرتووخانەدایە. ئەو منداڵانە لەگەڵ باجیاندان ئەویش لە گرتووخانەیە و ڕۆژەکانی منداڵیان دوور لە دنیای دەرەوە و لە نێو 4 دیواردا بەسەر دەبەن. هەنگاو محەممەد NRT ڕانیا.